سڵاو بەرنامەیەم جارەمان باز لەو بابەتاکەین کە کەم تا زۆر خۆی مێژووی بابەتەکە لە ساڵانی هەفتای سەدەی ڕابردووەوە سەری هەڵاوە بە ناوی زەواجی مسیار یان هاوسەرگیری مسیار. بابەتەکەی ئێمە لەم چیرۆکەوە لەم ڕووداوە لەم باسەی کە بۆتە دیاردە ئەچینە ناو ئەو دەرگایانەی کە ژیانی پێکەوە بوون بە هەموو جۆرەکانیەوە پێویستە کات بەو جۆرە بێت کە لە بەشێک لە وڵاتەکانی چواردەورمانە و بیزار لە کوردستانە ئاگوزەرێ. ینی پێویستە کات پرۆسەی پێکەوە ژیان لەبەر یەک خاڵی کە تۆ نەتەوێ خەڵک بزانێ ناوێکی بۆ دروستکەیت و چوارچەوەیەکی بۆ دروستکەی کە بەس بۆ خۆت و خۆی باشە. ئەم بابەتە لە دیوە ئاینەکەیەوە تێڕوانینێک هەیە و لە دیوی خانمان و بیری زانستی کۆمەڵایەتی شۆ تێڕوانینێکی هەیە و ئەم تێڕوانینانە گەشتونەتە شوێنێک کە جۆرێک لە ناحاڵی بوون لەم بابەتە ڕوویاوە. ئێمە هیوادارین ئەم شۆ بتوانین خۆشمان حاڵیکەین ئێوەش حاڵیکەین لەوەی کە زەواجی مسیار چییە. بایۆگرافیەک لە سەر میوانە بەڕێزەکانمە بینن دەسەکەین بە قسەکرد. فەرموو. دکتۆر ئیدریس سوورچی مامۆستای ئاینی ساڵی 2001 مۆڵەتی زانستی لە زانستە شەرعیەکان وەرگرتووە. ساڵی 2012 ماستەری لە مەبەستەکانی شەریعە بەدەستهێناوە. ساڵی 2017 دکتۆرای لە مەبەستەکانی شەریعە بەدەستهێناوە. ئەندامی لیژنەی فەتوایە لە هەولێر. پێشنێژ و وتارخوێنی مزگەوتی باغی بەهەشتا لە هەولێر. ئەڤین ئیبراهیم مامۆستای زانکۆ ساڵی 2010 بڕوانامەی ماستەری لە بواری کۆمەڵناسی بەدەستهێناوە. لە ساڵی 2002 مامۆستایە لە زانکۆی سەلاحەدین لە بەشی کۆمەڵناسی. لە ساڵی 1994ەوە وەک ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی لەگەڵ ڕێکخراوە ناحکومیەکان کاری کردووە. لە ساڵی 1998ەوە وەک ڕاگەیەندکار کاری کردووە. خاوەنی چەندەها خول و وەرکشۆپە لە بوارەکانی مافی مرۆڤ. ئاریان بەرزنجی شارەزای پاراسایکۆلۆژی ئیسلامی لە ساڵی 1989 کۆلێژی شەریعەتی ئیسلامی لە بەغدا تەواو کردووە. لە ساڵی 2018 بڕوانامەی ماستەری لە کۆلێژی ئیمامی ئەوزاعی لە بەیروت وەرگرتووە. لە ساڵی 2007 پرۆژە یاسای هاوسەرگیری میسیاری پێشکەش بە پەرلەمانی کوردستان کردووە. سەرۆکی ڕێکخراوی هزروانانی کوردستانە. دووبارە بەخێر بێن. بە بایۆگرافیەکە پێم وا بێ هەر ئەو سێ گۆشەی کە بینەری تیا ناحاڵی بووە یا خەڵکی تیا ناحاڵی بووە لەم بوارە پێم وایە ئەتوانین بینەران و کوردستان جۆرێک لە جۆرەکان حاڵیکەین. شێخ ئاریان دەردی خۆتەڵی بە شێخ بانگەکەین تۆ جارێ بێدەنگ بە باگوێیەک لە میوانەکان بگرین ئەو کات تێمە لای تۆش. زەواجی مسیار چییە لە تێڕوانینی ئاینی ئیسلام؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. خوشحاڵ و بەختەوەرین لەگەڵ بەڕێزتان لەسەر ئەو بابەتە هەستیارە هاوچەرخە قسە ئەکرێ. بابەتی زەواجی مسیار و هەموو بابەتە هاوچەرخەکان دیارە ئاینی پیرۆز ئیسلام لەبەرەوەی ئاینەکی میثالیە هەم واقعیشە بە گوێرەی ئەوەی کە قەواعید و پرەنسیپی زۆری هەیە گەبێت و مەسەلە هاوچەرخەکان بێنەکایەوە ئەتوان لە ژێر ڕۆشنایی یاسا گشتیەکان حکمی شەرعی هەڵێنجێ. باش دیارە زەواجی مسیارێکە کە لەو زەواجانەی کە باسیت کرد لەو کۆتایەکانی هەفتایان سەرەتەکانی هەفتا سەری هەڵدا بەتایبەت لە سعودیە. باشە لەوێ سەری هەڵدا زەواجی مسیار ئەو زەواجەیە کە زۆربەی شروط و ئەرکانەکانی زەواج تێدا مەرجەکان و ڕوکنەکانی زەواج تێدا، بەڵام ئەو ئافرەتە تەنازولەکە لە کۆمەڵە مافەشی خۆی وەکو بژێوی ژیان وەکو سەکان وەکو ئەگەبێت و مەبیت مانەوەی شەو ئەگەبێت و ئەو پیاوە خێزانی تری هەبی ومارەیش هەیە
و لە زۆربەی ئەو وڵاتانەی کە ڕێی پێدرا بە تایبەت سعودیە ئەم زەواجە تەوسیقش ئەکرێ بمعنە لە محکەمەی ئەو زەواجە تەوسیق ئەکرێ وەلی تێدایە شاهیدەکان تێدایە ئافرەتەکە ڕەزامەندە و مارەی هەیە بەڵام چیا و ئافرەتە لەو مافانەی خۆی تەنازول ئەکا بە ڕەزامەندی خۆی یەک شتی تر هەیە ئەو زەواجە هەتا حەدێک سڕیەتی تێدایە بۆ مانای نهێنی تێدایە بە شاهدەکان دەوترێ یان بەو جەلسەی کە عقدەکەی تێدا ئەکرێ ئەو زەواجەی ئاشکرا نەکەن مشتینەوەش کۆمەڵە هۆکارێکی هەبی کە ئاشکرا ناکرێ گرنگترینیان ئەوەیە ئەو پیاوەی کە ئەو زەواجەی دەکا بە زۆری وایە خێزاندارە ئەنی سەتامچین 90 خێزاندار بی جاری وا هەیە لەبەر بژێوی ژیانی خۆی ناتوانانی زەواجی دۆم پێک بینی جارێ پێویستیشی پێەیە ئەو زەواجی ئەنجامەدا یان جاری وا هەیە لە ترسی مەشاکلی خێزانی یەکەم و مناڵەکانی پەنا بۆ ئەو زەواجەی ئەبا وەجاری وا هەیە هۆکارەکەشی ئەوەی ئەو ئافرەتێکی متەڵەقەیە تەلاق دراوە تەمەنێکی هەیە یان قەیرەیە یاخود پیاوەکەی وەفاتی کردووە یان مەثەلەن حاڵەتێکی تایبەتی هەیە و ئافرەتەی لە ماڵەوە ئەژی مناڵی هەیە داچی لەگەڵدایە بابی لەگەڵدایە ڕێگەی پێنادەن زەواج ئەنجام بدە وەزعی مادیشی زاروێ باشە پێویستی بە نەفەقە و سەکەن و ئەو بابەتانە نییە ئەو هەموو هۆکارانە هۆکار بوون بۆ ئەوەی کە ئەو زەواجە سەر هەڵبدە باشە تۆ لە قسەکان تا جۆرێک لە جۆرەکان ئەتوانم بڵێم مامۆسا جۆرێک لە شەرعێتی تیا بوو جۆرێک لە موبەڕی تیا بوو بۆ ئەنجامدانی ئەم زەواجە تۆکو پیاوێکی ئاینی شەرعێتی پێ ئەدەی باجارێ نەچینە دیوە حرام و حەڵاڵەکە جارێ بەس پێناسە بوو یانی بەڵێ شەرعێتی پێی جەنابەت زەخۆ ئەو بابەتە لەبەرەوەی بابەتێکی هەستیارە نزیکەی 30 ساڵە ئەو بابەتە هاتەکایەوە علەمای هاوسەر قسەیان لەسەر بابەتی کردیە بزان دەخۆوان دەڵام نەگەیشتونەتە خاڵێکی هاوبەش کە ئەمە حرام بێ یا حەڵال هیچ دقێکی سەریح لەو بابەتەی نیە ڕاشکا و بۆیە هیچ زانایەک بە مطلقی نەیتوانیوە بڵێ حرامە سێ ڕێی نەکردووە بە ڕاشکاوی باس نەکرد لەبەرەوە زەواج ئەو کات نەبووە بخۆمان دەڵێن 30 ساڵە پێیا بووە ئیدەن ئەو بابەتێکی هاوچەرخە بابەتی هاوچەرخش عاتەن دەبیتە زۆر شتەیە هاوچەرخە و خلافی زانایان لێرە سێ ڕێی هەیە لەو بابەتەی بابەتێک ینی قەولێک ئەڵێ کە ڕێی زۆرینەی زانایانی هاوچەرخە بەڕاستی ئەو بابەتە ڕێی زۆرینەی یان لەسەرێت کە هەبێت ڕێی زۆرینەی زانایانی هاوچەرخ لەسەر ئەوەینە ئەم زەواجە ڕێگە پێدراوە مباحە هەرچەندە دەڵێن ناپەسەندیشە یعنی مباح مع الكراهه تقريبا قسەیەکەیە ئەڵێ ئێمە ڕێیکی تر هەیە لە ئێمە حرامی ناکەین بەڵام ئەگەر نەشیکەی باشتر مباح مع الكراهه ئەمە ڕێیەکەم ڕێی دووەم هەر قەدەغەکە ئەڵێ حرامە ڕێی سێم تەوەقفەکە معنەی بێدەنگەبی ئەدرێم هیچ ڕێیم نییە ئەوەی کە دەڵێ حەڵاڵە دەڵێ مادەم ئەو زەواجە مەرجەکان و ڕوکنەکان و هەموو شتی تێدایە تەنها ئافرەت ئێوێتن تەنازول بکە لەو مافە شەرعی کە خۆی هەیەی ئەمە ئاساییە لە ڕووی شەکلەوە لە ڕووی شەکل و شێوە لەگە زەواجی دیکە فەرقێکی ئەوتۆی نییە لەگەڵەوەی دەڵێ ناپەسەندیشە لۆ ناپەسەندەکەی لە چیە ناپەسەندەکەی ئەوەیە چونکە مەبەستەکانی شەریعی تێدا ڕەچاو ناکرێ وەکو خۆشەویستی مەثەلەن لتەسکونوا ئیلەیها کە قورئان باز دەکا لە ڕووی پەروەردەی منداڵ لە ڕووی قەوامە بمعنە پیا و سەرپەرشتیاری ماڵە ئەو کات ئافرەت بخۆی سەرپەرشتی خۆی دەکا ئەو پیاوە ئەسڵەن یعنی سڵتەی نییە لە سەو عایلەیە بەڕاستی ئەگەر بەیانی مناڵشی پیابی ممکنە نەتوانێت ئەو مناڵانە پەروەردە بکە بە تەواوی بۆیە لەو ڕۆوە کە مخالفە لەگە مەبەستەکانی شەریعەت دەڵێن قەدەغەیە ئەوانی دیکە هەندێک ئەڵێن تەوەقوفیان کردووە یەکەم جار گوتیان حەڵالە دوای بێدەنگ بووینە گوتەنا ئەو زەواجە لەبەرەوەی کۆمەڵە بابەتێکی مەفاسیدی لە دووە خراپەکاری لە دوادێ سەدەن لێ ذەرایع گوتیان یان حرام یان تەوەقوفیان کردە دەست خۆش جوان پێناست بۆ کردین و جوانی شتە ناو بابەتەکەەوە مامۆساڤین قساکەی دیان شێغارانیش قسەمان بۆ بکات اینجا تۆ قسە بکەی وڵی تۆ مدیری بەرنامەی ئێستا لێرە تۆ مدیری حەدم نییە عفوم کە بەپێی ئەو بەرنمەی خۆت داتناوە بۆ باش من بەرنمەکە ئەلێرادایە شێغ ئاریان بۆ لە ساڵی 2010ەوە تۆ هەڵ و تەقەلاتە و ئەتوانم بڵێ یەکیشی لەو پیاوانەی کە زۆر بەتەنگ ئەم مۆزوع ئەوەی تو تەقدیمی پەرلەمانت کردووە ساڵی 2010 یانی ئەکاتە چەند ئەکاتە 15-16 ساڵ پێش ئێستا بۆ تا ئێستا جوابە نەیراوەتەوە یان بۆچی هەتا ئێستا خەڵک بە چاوێکی
لەگەڵ ڕێزما بە چاوێکی تۆزێک کەمەوە سەیری ئەم بابەتە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أما بعد لراستيها بنسبة بابتوا من وكو حالتێکی چارەسەری کۆمەڵایەتی یعنی چۆن بڵین زۆر پێویستی پێ بێن ئەی بیم کە پێویستە لەبەتی چکم ئێمە نامانەوە کۆمەلگاکەمان بەرەو ڕێڕەوی بربەڵای سیکسیا بڕوە ئەمە چارەسەرێکە کە پێویستە بگەێت بۆ نمونە لە ئیحسای 2010 8 میلیۆن پێوەژن هەیە لە عێراق 8 میلیۆن پێوەژن ڕێژەی بابنی ئەوانشی کە دەرفەتی هاوسەرگیان بۆن ڕخسا و ڕێژەیەکی ترسناکە یعنی کە بڕێت ناو کۆمەلگاسەیەکی ڕێژەیەکی هێچکار زۆرە ڕێژەی متەڵەقەش تەلاق دراوەکان تا پێ زیادەکە وردەوردە زیادبوونەکەشی ترسناکە مانوی ماوەساشە ێژەی تەلاق باش ئەمانە ئەم سێ سنفە ئەم سێچینەکە لە کۆمەلگا ئەژین ئەمانە چارەسەریان چیە یعنی ئەماش مرۆڤن وەنیە ئەبێت تۆڕێکە چارێکیان بۆ بدۆزیتەوە بۆی کە کۆمەلگا بەرەو فەسادنەوە بەرەو بەڕای سیکسیانەوە ئەبێت تۆ چارەسەیەکیان بۆ بدۆزیتەوە چارەسەیەکی شەرعی زەواجێکی مقنن بە یاسا من دائما ئیشەکەی خۆمدا کە ڕووم کردوتە پەرلەمان لەبەر چی لەبێت کە ئەمێ یاسایەکی بۆ دەربکرێت بۆ چی یاسای بۆ دەگات چکم ئەبێ کۆنتترۆلێکی لەگەڵا بێ کۆنتترۆلێکی دەسەڵات لەگەڵ ئەم سیستەما بێ کۆنتترۆلی دەسەڵات دەکانە بێ فەوضا و باشاکردانی دروستە بێلی یەکەی چۆن بۆ من نمونە و توشمە لە فەقەرەیەک لە فەقەرەی ئینەکانە بابڕێ ئەو پرۆژەیە کە تەقدیم کردە ئەڵێم ئەو کەسێکە ئەو هاوسەرگیریاکە پێویستە تەمەنی لە 35 ساڵ بەسەرەوە بێ یعنی 45 پەچوانە یان مطلقە بێ طلاقدا بێ یان ئەربەلە بێ ئەوانەیە بۆیان هەیە کە بیکەن و جۆرە لەبەرجی بۆی کە ئەو پیاوەکە لەستێ بە هاوسەرگیری دووهەم با کێشەیەکی کۆمەڵایەتی حەلگا با بڵێن ڕۆڵێک ببینێت لە چاسەرکردنی بەشێک لە کێشە بەڵام بەپی واقعی کۆمەڵگەیەکێک لە ڕوکنە سەرچەکانی ئەم کۆمەڵگەیە مامۆسا ئەوەیە کە مەسەلەن ئەو پرۆسی هاوسەرگیریە ئاشکرا بکرێت حتا مەسەلەن ئاینی ئیسلام ئاماژەی بۆیاوە کە خزمانی ئەم لا خزمانی ئەو لا بناسن تێکەڵاوی دروست بێ یەکێک لە شەرتەکانی ئەم زەواجە وێکێک لەو خاڵە سەرنجڕاکێشەکانی ئەو پیاوانەی کە خەریکی ئەم زەواجن ئەوەیە کە بە شاراوەی و لە پەنایەکە ئیشی خۆیانەکەن و اینجا بەڕوونی کۆمەژان زانی چۆن ماستێکیان خۆی قضی زواج يعني سكان يسكنوا إليها يعني بابلين رحمة ومودة أولا هاسكي مسيارة لا هاسكي سردم كنام ناس سردم أو زور زيادة زين بزيادة أو دوانا بنا بريك نابن ليكتر بيزار متمق على شربي بتنها لحالة بابلين بختوري كان يكتر بينه يعني كيف شغل بس حالة تنها سكسيني ماسك يعني أو زور غلطة أيام بوتشين كي زور تشوت معناه كان إلا سكسي كا سكسي باش كان من يكي أجر هاتو برسي بينار بخاتشيتيا يعني أجر هات بوتشي عيبة يعني لا بلام آخر توزع إيميجك جور يجنيه أبين خالي يعني أم بيا وكي حزينة سكس بيبشي بولا أم خزاني سكسني ماسك عاطفية حنانة سوزة شاوديرية همويتي تنها سكسنية همو يكسانة بس سكس شون هم يكسانة بس سكسنا شون لبروي أو بياوة تانية لوقت خوتنا تبولا وجنا هنواني ما استامن أموي لقل بياوة كاوسرگيري بكم باش حزا كم ناني لقل حاضر بكم كما شاي تلفزيون بكم لقل روم بياسي لقل بكم دانيش مناقشة لقل بكم لبيش شاي خلق بچم بو آهنگ لقلي إلا شاي خلق باش شاي خلق نبيتشيا بو يعني أي ترخلق أو بياوة بيت مال مبروات دروا خلق بيالن بس هم أوشتان كجناب الفرمي هم لو هاوسرگيري هيا يعني آخر باشا بلام سيري كأوي أو بياوي أو هاوسرگيريا كاد من لا ما بستي ما مساتي جشتم أوي أو هاوسرگيريا كاد أجر هم أو باكجاني لقلا بيو پەلی خێزانەکەی بگرێ بچێ بۆ ئاهەنگ و ئەمسەر و ئەوسەر لەگەڵیا و گەشت پا لەگەڵیا هەر یەکسەر ڕسمیەکە بۆ چی کات ئەخ ناخەزانی چۆن لێرە بابگیان خۆی لێرە ئەو کەسەی تەنیا ئەوان ئەفەن یارمەتی قسەکەم کێشەی ئەو یاسایی کە دەرکراوە با بڵێن کەوا تەقیدی دقیقی قورئانی کردووە کە غەڵێ مەسەڵەن لابتۆ بموافقەی ژین یەکەم وەرگری شتیوا لە شەرعانیە یعنی ئەم سەرۆسەری سوع مامۆستا لێرەیە قەت هێنانی هاوسەرگیری دووهەم مەرج نییە کە هاوسەر یەکەم بزانێ مەرج نییە بە هیچ جۆرێک حتا بە بۆچوونی تۆ بە زەواجی ڕسمیش بە ڕسمیش مەرج نییە هیچ مەرج نییە ئەکە تۆ بیکەی بە مەرج معنای وایە کەس ناتوانێت هاوسەرگیری دووەم بچێت کاونێ ماستەکان هیچ مەرجێکی شەرعی نییە بڵێ ئەو زەواجە یەک کە دووهەم کە ئەکەی بێ ئیلا یەکەم موافقە بکات شتێک نییە شتێکە دایان ناوە دەستگرتە ئەو شتە وای کردووەکەوە ئەم جۆرە هاوسەرگیری دروست بێ نۆرەی من هات بەڵێ سیرکە من سەرەتا مامۆستا زۆر جوان پێناسەی زەواجەکەی کرد من ئەمەوێ من بڵێم من سەرەتا ئاوها خۆم پێناسە ئەەکەم لەو گروپەم
کە بێدەنگن بەرامبەری نەیوت سێ گروپ خەڵک هەیە بەرامبەری گروپێک لەگەڵە گروپێک دژە گروپێک بێدەنگە من بەرامبەر بم جۆرە زەواجە نە ئەڵێم بڵێ نە ئەڵێم نەخێر قسە ناکەم بۆ لەبەرەوەی من لە ڕوانگەی کۆمەڵناسیەوە قساکەم لە ڕوانگەی کۆمەڵناسیەوە ئێمە لە کۆمەڵناسی کاتێک کە دیاردەیەکی کۆمەڵایەتیە گرینیان گرفتێک ئەمە کوپێک ئاوە من حەزمە کرد قاوە بواە بەڵام کاتێک کە دێم وەصفی ئەەکەم کوپەکە ئاوەکەی نەساردە نەگەرمە نە شتێکی وایە من ناتوانم ئەو شتەی کە خۆم حەزم لێتی بیخەمە سەری پاڵیوە بنم یعنی بۆ نمونە ئەو زەواجە من حەزم لێتی زەواجێک بێ وەکو زەواجی وەکو کاک ئاریان تەرحیەکە هیچ زەواجێکی ئاسایی بێ من حەزەکەم وا بێ بۆ ئەوەی شەرعیەت بدەم بە خۆم بڕۆم بیکەم ممارەسەی بکەم بەڵام لە حقیقەتا زەواجێکە تا ئێستا عولەما خلافیان لەسەری هەیە کۆمەلگا پێی رازی نییە زەواجێکە بەشێکی نهێنیە بەشێکی یعنی لە 100% ئیشار نییە لە پێشچاوی خەڵک بەشێکی نهێنیە یعنی من خەڵکە ناسم پیاو هەیە چووە بە دزی ژنەکەیەوە ژنێکی تری هێناوە دوای وەختی ئاشکرا بووە هەردوو لە ماڵی وێران بووە هەموو ماڵەکان وێران بوونە ئەمە ئەبێتە هۆکاری کارەسات من ناتوانم بە شێوەیەکی جوان وەصفی بکەم لەبەرەوەی خۆم حەزم لێتی جوان بێ بەڵکو بۆیە بێدەنگم بەرامبەریان خۆی حەزی لێ بۆیە بە شێوکی جوان وەصفەکە نەخێر ئەمەوێ بڵێم شتەکە جوان نییە ئێمە با جوانی نەکەینەوە وەکو خۆی وەکو خۆی دیاریدەیەکە نەناشرینیەکە ئێمە زۆر هەوڵمانە کەسێک بەڕێزێک لەو پیاوانی مامۆسایمە خزمەتە بەڕێزێک لەو بەڕێزانی کە ئەم زەواجیان کردووە بێنە بەرنامەکەەوە نەهاتن بۆچی تووشی گرفتە بن نەگنان ئێمە ڕەمەڕووشانە شارینەوە دەنگیشانە گۆڕین بەڵام ینی بە هەموو هۆکارێک حتا بە تەلەفۆنێکیش رازی نەبوون قسە لە بەرنامەگەیان من کاتی خۆی کە ئەو پرۆژێماوە پەرلەمانی کوردستان وتیان ئێمە هیچ کێشەمان لەگەڵی نێو کویاسە بەڵام تۆ ئەبێ کۆمەلگا تێبگەێنی کە واقعەکە چۆنش خەڵک بە هەڵە لی تێکێش ئیسەی وایە وازانە سیقەیە لەگەڵ سیقەیە ئەرز ئاسمانی فەرقشمە جوواتی هاسەگیری کاتی نییە ئەوە هەتا لەگەڵ تەمەنایە ئەسڵ جیاببوونی هەرتیانە زەحمەتە تیاابێتکم بۆ کێشەی تیانە کێشەی تیانە بێبێت چی کێشەی نابێتم ئەوەی کە کێشە دروستەکە جیاببوونەوەی تیانە بە کەیفی خۆی تێکە جیاوێتم نام ینی زەواجی مەدەنیە تەمان بڵێ ئەزانی زەواجی مەدەنیە نە مەدەنی مەدەنیە هاوسەگی سەرواجی عرفی نزیکە لە زەواجی عرفی نزیکە نەک مەدەنی مەدەنی توثیق بکرێ خۆی ئەخەوت ئەبێت توثیق کرێ من بۆیە ئەوەی ئەسان توثیق نییە یا ئێمە هەوڵین کە توثیق بێ ئێمە کە ئەڵین پەرلەمان و ئەمێت توثیق بێ کە توثیق بوو ئەو کاتە کۆنترۆلە بەو ئاراستەی کە کۆمەلگا پێویستێت قسەی منیش نییە ئەمە کاتی خۆی بڵین ڕاپرسیمان کردە سەتانەوەتی خەڵکەکە لەگەڵ مایە تۆ ئەزانی چۆنە ئەی بۆ کابرا ئەمە کاگەروانی ئەخەتەنی چێتە بۆ ئەمێ حاڵیمان تەوسیق نیە بابگەن زین چۆن لێرەیە بۆ نمونە ئیسێ کەسێکە ئەو جۆرە هاوسەرگیری ئەکە لە بارودۆخێکەکە با بڵین بارودۆخی معەنی هەیە کە ئەتوانێت بەو کارە هەستی ئەتوان بگەن بە یەکتر کاتێکە خواستی هەردووکیانی لەسەر بوو بەس مەسەلەکە ئەوەیە کە تەنها ڕغبەتی پیاوەکە بێ زۆر غەڵەتە ئەو شتایەڵێ بۆ تێرکردنی ڕغبەتی پیا ئەی باش ئەکێ لەگەڵ یا هاوسەرگیریەکە شنەکە لەگەڵیان ناکە ئافسەرەکە لەگەڵیانەکە بۆ حالەتێکە بۆ چارەسەری کێشەی هەردووکیانە یەکلانیە با مامۆستا قسەمان ئێستا کە من متحەفزم لەسەری نە لەگەڵم نەدژیم لەبەرەوەنی ئەڵم تەنیا بۆ ڕغبەتی پیاوە ژنەکە خۆیشی ڕازیە بێ لە زەواجی مسیار لە زەواجی عرفی وەکو زەواجی ئاشکراکان نییە ژنەکە بە کامل ئێرادەی خۆیەکە کامل ئێرادەی خۆیەکە وەکو ئەو نییە باوکو دایکی بێن کە سوکاری بێن بە زۆر بەشووی بدەن کەس بە زۆی ناکە قبولی ئیجابە بەڵام هین با قسەکە تەواوکەم بەڵام پرسیاری من ئەوەیە یعنی ئەم زەواجی عرفی یان زەواجی مسیار لەگەڵ لەشفرۆشی فەرقی چییە؟ دەبەخوا من ویستمەوە پرسیارە لێ بکەم من نەپرسم فەرقی چییە؟ لە شریعەتی پیرۆزی ئیسلامە ئەرکان و شروطمان هەیە ماوەسەر ڕازەیە یەکەمیان ئینتفاعی مەوانع کە دوای بەکتر بشێن دووهەمیان
قبول و ئیجاب سێهەمیان وەلی ئەمر حاضر بێت دوایی باڵین ئافرەتەکە هەر ڕازیە ماسەگەن بە یارمەتی خۆت ئەڵێم وەلی ئەمر کوا وەلی ئەمر لە لەشفرۆشیە هەیە ئەڵێم مارەی kwa ماری لەشفرۆشی هەیە ئەڵێم دوو شاهد kwa دوو شاهد لەشفرۆشی هەیە ئێوە شتەکان بۆ ئەشێوێن لێگەڕێن وەکو خۆی ڕاستیەکە چی ئەو بڵێن ینی بۆ وەلی ئەمر دایک و باوکی باشە من پرسیارێکی تایبەت لێکە مامۆسای مەخزمەتە قسەکەت بیر ئەمە لە پێناسەکەی تێکەڵ نەکەن لەگەڵ سفرۆش ئەو پێناسی ئەمە کردمان یعنی زۆر جیاواز لە شفرۆش لە پێناسەکەی دەبێت تێبگەین قسەکەم ئەوەیە ئایا ئافرەت هەیە لە کوردستانە باوکی با بڵین برا گەورەکەی باوکی بەم جۆرە پرۆسی زەواجە ڕازی بوو بێت ئێوە مارەتان کرد بێ یا مامۆسایەکی ئاینی ماری کرد بێت چۆن نەبووە هە بۆ زۆری شەبوو ینی بەس مەسەرەکە زانی چۆن لێرەیە خەڵکەکە لە ناوەکەی سەری باشە باوک ملاحەزەیەک شتت نەکرد ملاحەزەیەک شتت نەکرد ئەو تەمەنی دانابووی تەمەنی دانابووی وتی لە بینی 35 و 45 ئەوانە بێت لەبەرچی لەبەرێکی ئەگەر هات و گەنجێک بێنی ساڵ و 25 ساڵ بێ ئەتوانێت بۆ خۆی ماڵ بێکەوە بنی ئەتوانێت منداڵی بێ تا 35 ساڵی احتیاجی لە سەر و 35 ساڵ بە شێوەیەکی زانستی قسە بکەین لە سەر و 35 و 40 یەک دقە بەس بەیانمەتی لە سەر و ئەو تەمەنەوە ئەگەر هات و منداڵ ببێ ئەسڵ بۆ ترسی لەسەر هینەکەش هەیە سەر ئافرەتەکەش هەیە من ویستم پرسیارەکە ئەوە بکەم ئەگەر مناڵێک دروست بوو لە بێ ئەوە نووسیمەرە فقەرەیەکیشان نووسیمە ئەو پیاوە ملزەمە بە هەموو مافێکی ئەو منداڵە لاتۆ هەتایە ئەم مناڵە دراوسەکانی ناڵێ مناڵە چی بوو لە پڕ دروست بۆ مناڵی وەنی هەر کەس نەزانێ ئیشەکە ئێوە واتان لێ کرد کە ئەسڵ زەواجی سری لە ئیسلامانیە حرامە زەواجی سری نییە ئەدنای ئیعلان تو شاهیدەکەی ئەبێ موجود بن ئەو تو شاهدش نابێ ئیلزام بکەن کە قسەنەکە کە ئیلزامەکە معنای وجودی نییە ماستا کە تۆ قسەمەکە مامۆسا خەریکە دیسانەوە هی نەبینەوە ینی من ئەمێن بەرنامێ ئەمان جێ بەرنامێ من نامەوێت بە هەر سێ ڕائەکەی تۆ کە باست کرد ڕێ گەڵێ حرامیەکەن ڕێ حەڵاڵێکە ڕێکیش سەیرەکە من هیچیان ناڵێ منە لەم خەڵک تێبگان ئەو سێ ڕێیە هیچی ناڵێ ئەمە یەکسانە بە لەشفرۆشی کەسی ناڵێ یان دەڵێ مباحە یان دەڵێ قەدەغەیە یان دەڵێ دەوەستین ئەکید یعنی لەشفرۆشی زۆر جیایە تێکەڵ نەکەن ئەو دوو مەلەفی لێک جیان ئەمە لەشفرۆشی شەرعیە ئەو بابەتە یعنی ئێستا زۆر شت هەیە قەدەغە کرا لەو کۆمەڵگە ئێستا بابەتی فرێژنی قەدەغە کرایە ئەو بابەتە کۆمەڵە قیودەشی بۆ دانرایە ئەو پیاوە ناتوانێت بە هیچ شێوازێک ئافرەتی دۆمینە حتا گەبێت و عزرشی هەبی عزرەکان ئەو ینی کۆمەڵە قیودەکە موافقەی ئافرەتی یەکەم یعنی ئەگەر تو ئەو کات ئەو پیاوە یان ئەو ئافرەتە لە باتی تووشی لەشفرۆشی و خراپەکاری بی باشترە ئەتوو بە شێوازەکی شەرعیانە لە ئەو بابەتەی هەندێک معالەجە بکەیت ئەمە ناڵێن بەو ڕەهای ئێستا هەیە بۆ ڕەهای ئێستا هەیە مامۆسا حەز ناکەی ئەم بابەتە من بۆیان نووسیم ئەم بابەتە یعنی زەواجێکی سەفەریە یعنی بۆ نمونە سەیرەکە کابرا بتوانێت لەگەڵ ینی نەژین بێکەوە کابرا بتوانێت بیشارێتەوە کابرا لە هەر شوێنێکە تااقەتی هەبوو بچێ بۆ لای تااقەتی نەبوو نەچێ بۆ لای يعني ئەم هەمووە ناکاتە ئەوەی واز نەفەقەی ناکە عزیزم نەفەقەی ناکە نەفەقەی لەسەر نییە نەفەقە بەرامبەر بە چییە نەفەقە بەرامبەر بە چییە ئێتەوە ئەو ئافرەتەکە پیاوەکە لەش فرۆشە لە حاڵەتی زەواجی بابە پیاوەکە ئافرەتەکە پارە ئەدا پیاوەکە هێنێتە لای بەڕێز ماوسایان کوی نای دەستفرۆشی جوان نییە گیانەکەم دەستفرۆشی نییە لە مۆسەلەکە هەگو ناحتانەکە ئیشەکە باشە بەڵام کۆمەڵایەتی هەیە باشە بەڵام قسەیەکە مەسەن قسێکی بازاڕی هەیە یعنی کە بانووسیم ئەڵێ لەم جۆرە پرۆسانە ژنەکە ئەبێ بەمێرد یعنی ژنەکە دەوری مامۆساژ ئاماژەی بەشتێکی واوت کە چۆنەڵی قیادە لای ژنەکە ئەبێ ئەزانی چۆنە پێڵێن نەفەقە و قیوامە بەرامبەر بە نەفەقەیە لە ئیسلام باشە بە یارمەتی بەس باشەڕی زانی چۆنە بابگیان خۆی ئێمە یعنی مەسەن کە خۆی گەورە یعنی پیاوەکانی قەیوم کردەوە سەریا بما أنفقوا أموالهم وبما نفقك كان نفقك روي نيوي قوامك أروى نيوي قوامك أجرت بوجنك يعني ليه جنك الصلاة تدري جني اعتياد يعني أمل الصالح يجي نقلة تجي جنبه جنك زيادة الصلاة يبي وقت حاصل كي تعرفون كبوسكم نفقك كان نفقك يعني نيوي قوامي أروى وني ما استجان باشە باشە با من پرسیارێکی تایبەت بکەم ئەتوانم جوابیش بنێنەوە خانم لەوە دەسی پێکرد وتی بن بۆ نمونە سەرەتای قسەکانی وا دەسی پێکرد کەوتی من بۆ نمونە من خۆم ئامادە نیم ئەم شتە بکەم
پیاوێک من دەستی بگرم چمە دەرەوە لەگەڵی بازاری کەسەر بەست باشە سەربەستە تۆ خۆت ئەگەر ینی تۆ خۆت ئەگەر شتێکی وا بکەیت ئەتوانین جوابم نەیتەوە مە پرسیارێکە تۆزێک شخصیە و دوورە لە پرانسیبی ئەم جۆرە بەرنامەی منەوە تۆ خۆت ئەگەر زەواجێکی لەو جۆرە بکەی مەسەلەن دڵخۆشە بیپی ماوەستێکیان نەک من دواز لە من بیە شخصی من و حیاتی خۆمە جایە بەس بەعام ماوەستە ئەو کەسانی کە داواکەن هەیە ماوەستای زانکۆیە بەشێکی زۆر لە ماوەستای زانکۆی بەڕێز هاتوون کە پلەی زانستی بەرزیشیان هەیە زۆر بە گەرموگوڕیدا ئەو جۆرە هاوسەرگیریاکەن کە مامۆستان لە بواری شەر ئیشانەک لە بواری ئەوەیە یەکێکیان ئەزان ئیشەکە چیە حرام پێ چۆن داوایەکەن بۆ نمونە هەروەها دکتۆری بەڕێز هاتووە شخصیاتی کەسایەتی بەناوبانک ئەو پرۆسیانێ لەبێ کەشتەکە ئەزان کە شەرعیە یەک شتی کۆ پێ بڵێن مەجلیسی فقهی ئیسلامی عالەمی لە ساڵی 2006 سیانزەی چواری 2006 لە ئەنتەرنێت بڕۆ سەیریکەن ئیجازەی داوە یعنی بڵێ بە حەڵاڵی زانیوە هاوسەرگیری بسیاری بە حەڵال زانیوە کێشەکەمانەیە کە کەشنەکەی زانی خوری چۆ بکە بەسەر یاسا کابرا 4 ساڵ بەردەوامە بێ شوقەیەکی لە فلان شوێن بۆ گرێ و بەیەکەوە ئەژین و ئەو پرۆسێژ لە پڕژنەکەی زانێ کچەکەی زانێ لۆ بکەیتەوە کە تۆبی لۆ بکەیت سناتانی لە مالی لێش بڕێ بۆ مالی خۆتەوەی بەس سیارێک لێم دا یعنی زەواجێکی مجازەفەیە ئەزانی هەموو شتێک مجازەفەیە ئەزانی چۆنە با ئێمە مەجموعەیە شت هەیە لە یەکیان جا بکەینەوە مەسەلەن بابەتی دیاردەی کۆمەڵایەتی هەیە بابەتی فقه و ئاین و شەرع هەیە شەرعاندنی گرفتەکان و بابەتەکان بابەتی مافەکانیش هەیە ئەمانە لە یەکتری لەم بابەتەی مسیارە کۆمەڵێک شتی لە یەکتری جیاوازەکاتەوە وەکو مافی ئافرەت من خۆم بە نوێنەری ئافرەت نازانم بەس وەکو کەسێک لە ڕوانگەی کۆمەڵناسیەوە قسەکەم ئەمە پێشێلکاری مافی ئافرەتی تیان نییە پێشێلکاری مافی ئافرەتی تیان نییە لەبەر چی لەبەر یەک شتی ئەساسی لەبەرەوەی ئەو من کۆمەڵناسانە قسەکەم لەبەرەوەی ئەو کەسەی ئەم ممارەسەیە ئەکا ئەمە کوپیا ئاوە من بە ئیرادەی خۆمەی خۆمەوە کەی مافم پێشێ لەبێ وەختێ تۆ پێمەتوت ئللا بێ بیخۆیتەوە یان ئللا بێ نەیخۆیتەوە باش ئەمە لە حاڵەتی زەواجی مسیار نمونەمان هەیە لەسەر زەواجی مسیار زەواجی مسیار و زەواجی متعە و سیغە و ئەوانە نییە من خەڵکە ناسم چۆن وتی خەڵکی بە مستەوا هەیە من خەڵک بە مستەوا ئەناسم ساڵانە ئەچێ عمرە ئەکا بۆ ئەوەی ئەو مسیارە بکە بەناوی عمرەوە چێ بۆ سعودیە لەبەرەوەی لەوێ لە سعودیە ئۆفیس هەیە دانیشتنە بە یەک دەقەنا و تەنووسن و ئەڕۆی مسیارەکە ئەەکەی بۆ خۆت لەسەر حیسابی ژنەکەیە پیاو هەیە ئەچن ئەو مسیارە ئەەکەن لە سعودیە و لێرەشەوە پیانەڵێن حاجی و ئەمرە ئەەکەن و ئەو شتانە ئەەکەن ئەمە شتێکە حەقیقی طبیعی خۆیان نییە تۆ لە ڕووی بۆ ڕۆڤاتی ئەی من چی موت ئەی من چی موت ئەی من چی موت خۆ من ئێستا لە 100 دژی فرەژنیم لە 100 دژی فرەژنیم وەکو ئەڤین بەڵام شەرع حەڵاڵی کردووە ئەڤین ناتوانێت حرامیکە ئەڤین ناتوانێت لە چوارچێوەی ژیانی خۆی حرامیکە بە تەنیا خۆی بە تەنیا لە خۆم ئەتوانم حرامی بکەم بەڵام وەکو وەختی ڕێی ئەڵێم من لەگەڵ فرەژنی نیم لەگەڵ مسیار نیم بەڵام وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی قسە بکەم زەواجی مسیار هەیە و خەڵکیش ممارەسەی ئەکا و شەرعیشە و پێشێلکاری مافی ئافرەتی تیانە پێشێلکاری چونکە کێ مسیارەکەن تەنیا ئافرەتی دەوڵەمەنی بەتەمەن مسیارەکەن عورفی کچی جامیعە ئەوانەی مناڵن بە تەمەن مامۆستاکانیان ئەیان خەڵەتێنێ یان خەڵکی لە تەمەنی ئەتۆڵی حرامە مامۆستا لە مصر بلایەکی بە عورفی کردوێتی تو نوع عورفیە ماوەستەکان نوعی عورفی هەیە نوعی عورفیە کە هەموو شەرت و شروطەکانی تایە تەنها تەوتیق نەکراوە لە محکەمە و پێیان عورفیەوە حەڵاڵە بەس زۆرێکی تر لە عورفی هەیە دوو کەسەکە بینی خۆیان ڕێیەکەن بەبێ شاید بەبێ هیچ تێبەوەلی ئەمر ئەوە حرامە مامۆستا من لە یەکەم قسەوە چی موت وتم من حەقم لە ئەحکامی فقه نییە ناچمە ناو مەتاهاتی کێ لەگەڵ ئەو کێ دژە ئەوە ئیشی من نییە ئەوە ئیشی مامۆستایە فتوا ئەدا من فتوا نادەم من وەکو توێژەری کۆمەڵایەتی قسە ئەەکەم لە کۆمەڵگەیەک ئەم زەواجە هەیە یان نییە کاتێک کە هەیە قسەی لەگەڵ لەسەرەکەم ئێستا لە کۆمەڵگەی ئێمە پرسیارەکە ئەوەیە ئایا ئێوە ئیحسائیەیەکتان لەبەردەستا هەیە بڵێ ئەم زەواجە بەرفراوان بووە باشە بەو ڕادەیەی کە ئێمە پێویستمان بە یاسا بێ بۆی باش مامۆسایمە خزمەت قسێک هەیە بیکە با من پرسیاری لێ دەکەم بۆی کە حەقە بێن تۆر گوێیەکری باشە وتێ وەکو ئەڤین ڕای خۆتدا لە زمانی خۆتەوەڵێم وەکو ئەڤین عەفو بکە مامۆسا
بەڵام ئایا لە ڕووی کۆمەڵناسی و ئایا لە ڕووی ئەو زانستەی تۆ بەڵێ ئەم بابەتە ڕێپێدراوە مافی ینی ئەم بابەتە بۆ ئاسایشی کۆمەڵایەتی گرفت دروست ناکە سیر کە ئەزانی لە ڕووی ئەزانی کۆمەڵناسی چۆن تەمەشای شەرع و یاساەکە یاسا و شەرع باش کۆمەلگە کێیە کۆمەلگە بریتە لە من و تۆ ئەو باش. واتە کۆی تاکەکان باش، وانە باش. کۆی تاکەکان ئەم تاکانە لەسەر شتێک ڕێککەوتن ناوی ئەنەن عرف خۆیان لەسەری ڕێککەوتن ناوی ئەنەن عرف باش. کاتێک کە ئەم ڕێککەوتنیان نووسی خستە سەر کاغەز ناوی ئەنەن یاسا کاتێک لە بینی خۆیان ڕێککەوتن وتیان ئەمە لە ئاسمانەوە بۆمان هاتووە ناوی ئەنەن دین و شەرع هەموو ئەساسەکەی کۆمەلگە خۆی ڕێکەکەوێ کۆمەلگە کەی ڕێکەکەوێ لەسەر شتەکان کەی ڕێکەکەوێ با نمونەیەکی زۆر وازحت بۆ بێرمەوە 30 ساڵ پێش ئێستا ئێمە یاسای ئەوەمان نەبوو کە کەسێک تحرش بکات بە خراپ بەکارهێنانی مۆبایل ڕاست مۆبایل هات اینجا ئەلکترۆنی باش. کاتێک کە مۆبایل هات ئەو گرفتە پیا بوو کۆمەلگە ناچارە بێ یاسای بۆ دانا ئەمە شەماشتە کۆمەلگە جیاوازیەکەی چییە؟ لێرە جیاوازیەکە چییە لەگەڵ شەرع و یاسا و کۆمەلگا هینەکە خلافەکە چییە؟ کۆمەلگا تاک ئێستا تۆ ئەمڕۆ یعنی ئەمڕۆ سعاتێ دوای ئێستا گۆڕانت بەسەرا هاتووە لە سعاتێ پێش ئێستا مرۆڤ تەبیعەتی وایە بە بەردەوامی ئەگۆڕدرێ باشە ئەگۆڕێ لە فکر ئەگۆڕێ یعنی تۆ پێ دوایە تا ئێستا تۆ جوان شیت کردەوە بە منە و دوتە قۆناغی یەکەم کۆمەلگە متەفقە بێ لەسەر شتێک ناوێنین کللتور قۆناغی دووەم ئەم کللتورە ئەنووسێتەوە پێڵین یاسا قۆناغی سێهەم ئەگەر گریمان نە قۆناغی سێم لەم بینە نووسراوی ئاسمانیەکان وەکو یاسا تعاملی لەگەڵاگرێ ناوێنین دین باشە ئەمانە با هەمووی بخینە ئەولاوە لەگەڵ ڕێزمانە هەمووی بخینە ئەولاوە بەپێی واقعی ئێستای کۆمەلگەی کوردی ئێمە بەردامەکەمان بۆ کوردستانە بەپێی واقعی ئێستای کۆمەلگەی کوردی ئەو بابەتە کاریگەری لەسەر کۆمەلگە نابێ بە شێوەیەکی ئەرێنی بە شێوەیەکی نەرێنی هەموو فرەژنیەک خراپە بۆ کۆمەلگە هەموو فرەژنیەک بۆ کۆمەلگە خراپە ئەمیشێکێکە لە جۆرەکانی فرەژنی شێخ ئاریان کەم ئەو ژنەی بۆ نمونە تەمەنی 35 ساڵە بۆ سەرەوە یا چوزانم چانسێکی ئەوەی نییە یا لەبەر کۆمەڵی هۆکار ناتوانێت زەواج کادیان چی بۆ ئەو مافی خوراوە ئەو پێویستە چارەسەری ئەو وەڵامی زۆر کۆنراوەتەوە ئەو زۆر کۆنا یعنی بێوەژن زۆرە تەمەنی گەورە زۆرە بۆیە جوانی ڕاستەکەی لە من نەخێوانە لەبەرەوەی زۆربەی نانە مامەستا ئێمە ئەزانیات هەیە زۆربەی هەرە زۆری ئەوانەی ژنی دووەم مناڵترە لە ژنی یەکەم ژنی سێم مناڵترە لە هەردووکیان ئەومان حەڵ کرد وتمان 35 بەسەرەوە یان باشە بەڵام ئەو حەڵی خۆ جوڵ لێ ناگرن ئەوەش مۆبایلەکە تەواوە پێ بە یاسا گوێ ئەگرن بۆی ئەڵێم یاسا پێ بە یاسا گوێ ئەگرن ئەگینا ناڕوە زەواجەکە ناکرێت مامۆساجان با من پرسیارە شخصەکەی شێغاریان لە تۆ بکەم ڕۆژە لە ڕۆژانە گەر ڕووداوێکی وا هاتە پێشەوە ئامادەی زەواجی میسیار بکەیت ئەتوانی جواب بنەیتەوە چکە تۆزێ تایبەتە پرسیارەکە نەک تایبەتە زۆریش تایبەت ئەکەی تایبەتە هەلێگەڕن لەو پرسیارێ بەڵامیدی ئەو بابەتەی یعنی جواب بنایتەوە ئەها جۆرێک لە شەرم باشە ئەو پرسیارە لە تۆکەم زاواجێکی مسیارەکەی ڕۆژ وڵی من ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان بڕیارمدا زەواج بکەمەوە زەواجی مەدەنیەکەم نەمسیارەکەم نەمسیارەکەم نە ئیسلامیەکەم نە مەسیحیەکەم نە ئێزدیەکەم زەواجی مەدەنیەکەم زاواجی مەدەنی چییە؟ زەواجی مەدەنی بریتیە لە ئەتیفاقێک لە بینی دوو مرۆڤ ئەو دوو مرۆڤە خۆیان ڕێکەکەون چیان ئەوێ لە یەکتری و چیان ناوێ ئەچن لە محکەمە تەوسیقێکن ئەتفاقەکەی خۆیان یعنی ئەوە نییە من کابرا بۆ ئەوەی لەگەڵی بژیم و منیش وەکو ئەو خۆشی ببینم ئەبێ ئەو بێت مارەی بدات بە من بەوە نییە من ملزم بم بەوەی ئەگەر میلیۆنێریش بم ئەبێ هەر ئەو نەفەقەم بکە ئەگەر نەفەقەم نەکا قیوامەی لەسرم نامێنێ من بەو شتانە نایکەم ئەگەر زەواجم کرد مەدەنی ئەیکەم مەدەنیش هەموو مافەکانم پارێزراوە مافەکانی ئەویش پارێزراوە هەموو مافەکان لە لای من ژن و پیا و یەکسانن لە لای من ژن و پیا و یەکسانن کەس بەسەر کەسەوە زۆرتر نییە و کەسیش لە کەس کەمتر نییە چونکە بۆ کورد ئەڵێ هاوسەر هاوسەر هەفژین هاوسەر ئێمە ئەڵێن هاوسەر معنای چییە؟ معنای ئەوەیە وەکو یەکین یەک مستەواین من نان حازرەکەم تۆ زەڵاتە ئەەکەی
من خەریکم مناڵ بەخێوەکەم تۆ پارە ئەهێنی کەس ناڵێ هەمووی ئەمە ئەخر بە پێی نا شەرعوانی باش بۆ شەرمنانە سەیری مسیارەکەین ئەوە تا شێغارانی جوابی نایەوە جەنابی شتوت لەو پرسیارە گەڕێ ئەمە دەمانێت معالەجەی بابەتەکەی بکەن بابم کردم یا ئەو کردی چی لە موضوع ئەگۆڕی تۆ ناگۆڕێ تۆ باسی واقعەکە بکە ڕوون باشە مامۆستا تۆ زەواجی هینت کردووە مەسەلەوە زەواجی زەواجی با بڵێن زەواجی احتیادیت کرد بەزۆتا ئەڵی ئێ پێەکەنی مەبەستەکەم ئەوە نیە خوا نەخواستە بابەتەکە لەسەر سەری ئەوە بخولێنمەوە ئەو خزمەتی بابەتەکە ناکە بڕان باش ئەو من لێگەڕم مامۆستا بخۆی کە ئێمە مسلمانی ملزمین بە سەوابیتی شریعەت سێستا باسەوەی کرد دین و عرف و قانون يعني هیچ دژایەتێک نییە لە مابینی ئەو چەمکانە دین عرف یەک لە مەصادری شریعەی عرفە يعني حتى اللجنة بالله فتوى قوتي بابتي مسيار لقى عرفي مناقون زي معنى دار عرف السرساوي كالسرساوي شريعة قانونش هالنزا ولا شريعي حتى قانوني فرنسي زور بي لفقه مالشي ورجلايا بويا اما او سيغو شيء لك زيانا كينو دين هم عرفه هم قانونه هم مشتيكا اجا مس استباسي تعدد كرا تعدد ما دام يا سايتي شريعته دبي بالرمان فيها بي زاتو نایکە ئەو بابەتشکێ بڕات پێ نەبی زۆر مەترسیدارە لە بۆ حتا ئیمانەکە ڕاستە بابەتی میسیار ئەگە وەکو زەواجی مەدەنی بی تەنها ئیتیفاقێک بی لە مابینی ئەو دوو کەسەی شاهد نەبی وەلی نەبی ئەوە شەرعی نییە ئەوە باتیلە لێمە قسەمان لەسەر ئەوەی ئەو جۆرە میسیارانەی کە بەو شێوازەی هەن ئەوە نەڕێیان لێ بگیرێت لە ڕێی دادگا و تەوسیقەوە ئەمە زۆر گرنگە لە ڕووی تەوسیقەوە دەبی وەلی هەبی چونکە وەلی هەبوو معنەوە ئیشار هەیە کە وەلی ئەمر پێیزانی معنەوە زۆرك مشاكل درسنا بس اقولي نزاني شاهد نبي مشاكل درسنا مسيار اگر لكردستان ماركرا بي باوچك اماده بو شكي بابشو برانا كم لو اجا بياسا بكري او بابا تسوك عندك افرتي لو او افرتاني كباسكرا مطلقه ارملي اوانه معلو بيبشان كي لو ما فيك خوي جوره بيداون نفسيان بيوستيان بيه لو بيبش بكري ما بس ما سكس ونيا مرزي الا مو الا سكس اي شيء يعني اخر شيء ام بياو بس سكس او سكس اما حقني بناي هم افرت قصبك يعني بله حقني بناي هم يعني قصبك اكيد اواني كمسياران كردو برزامان دي خويان انزام داوا كظلم لينا كردونه تواو حريتان هبوا پاشان ئافرەتێک تەمەنی 40 ساڵ و منداڵی هەیە و مەرز نییە گەنجێک بچیتە داخوازی ئەو بابەتانە بخۆی ڕازیە و منچینە وەسعی باش بوو ئیمکانی تەواوی هەموو جاڵێن ئافرەت هەدەیەوێت لەژێر سێبەری پیا و کەسێک ڕعایەتی بکە ڕعای زۆر گرنگە ئەو قوامەیە کە باسی زۆر گرنگە ئەو قوامەیە بەلاش قورآن باسی نەکردی ئەڕێجال و قوامەیە کۆمپانیایەک مدیرێکی نەبی چۆن بەڕێوە دەچی سەیرە یعنی بابەتی یەکسانی ڕەها لە ئیسلامدا مەرفوزە تەماماً يكسان الرها ظلم الآفرة يعني يكسان تاو ظلم الآفرة تو كيف خود أما كيف خود ما بيشتوا تو استلو اللي لو إذاعي أكيد مديرك هي صار بخو يكساني لقى المدير أما إيشا هو إيشا والله خيزان دورتي بس أجر مديركم هاو بش بيلا إيشا كابله بقرية كذا قيناك خو إسلام مش تفاهم بي احترام بي والله نعمان كذا مو كاروبارا كان قربوا بياوي باش حسابه مسيار برد أو شنو يعني بوب أو بابته برد أويا بابەتەکە ئەوەیە چونکە ئەمە زۆر جاری وا قسە لە سەبابەتەکان دەکەین ڕەفزی سەوابیتی دینیەکەین ڕەفزی سەوابیتی دینیەکەین لە نێواندا زۆر ئاسانە میسیارش ڕەفز بکەیت زۆر ئاسانە کە ئەتوو سەوابیتەکەت مەسەن تعدد قسە لەسەر نییە تعدد قسە لەسەر نییە کە عولەما هەمووی ئەڵێن دروستە ئیجماع لەسەر کۆدەنجی زانایان زانن چم قسە لەسەر بکەم کە بڵێم دروست نییە پاشان بابەتی میسیارش ئەگەڕێتەوە ژێر تعدد ئەگەڕێتەوە بابەتی فرەژنی بۆیە خەڵکێک بەتایبەتی ڕێکخراوەکانی ئافرەتان لەسەر ئەو بابەتەی ئیشەکان فرەژنی نابی بۆی میسیارش نابی ێ باشەوەرە حەلێک بدۆزەوە بۆ ئەو ئافرەتانێک ئەو چێشانیان هەمانە حەلمان هەیە حەل چییە؟ سیرکە ئێوە حەلتان پێ نییە بەڕاستی حەلتان پێ نییە من یەکەم باگەڕێمەوە سەر بابەتەکەی ئەسڵی قسەکەی خۆم کە کردم وتم من نەسەر بە ڕێکخراوی ئافرەتم نە بەناوی ئافرەت من بە توێژەری کۆمەڵایەتی قسە ئەەکەم ئەسڵەن ڕێکخراوەکانی ئافرەتان بەڕێی من تیجارەتەکەن بە ئافرەتەوە ئەوە ڕێی منە ئێستا لەسەر ئەو بابەتە تەمەشاکە مامۆستا کاتێ باسی ژن و مێردی کروتی ئەکرێتەوە مدیرەکەت یەکسان بن بۆ من و مێردەکەم لەگەڵ من و مدیرم حیساب بکرێن مدیرم پلەیەکی ئیداریە منیش و مدیرەکەشم لە ماف و ئەرکەکان خێزان گەورەتر
لە ماف و ئەرکەکان یەکسانین مدیرەکەم 6 ساعت لە من دەوام زیاترەکە بۆیە مەعاشی لە من زیاترە کۆمەلگا لە خێزان پێک نایە خێزان گەورەترین خێزان گەورەتریان کۆمپانیاک یعنی تو بەرهەمی آه، خێزان جناب- بەبەستی نمونونەکەی تۆیە بەبەستی نمونونەکەی تۆیە شوبهانت من نایشوبهێنم من لەگەڵ پیاوێکە ئەژیم ئەو پیاوە مرۆڤە وەکو من وایە مرۆڤ ئەگەر بێت و حیساباتمان بکەین ئێستا پێش بەرنمەکە وتم ئێمە بە کۆمەڵناسی ناڵێن زانست واتە بیرکاری یەک زائید یەک یەکسانە بە دوو وایە ڕاست. واتە بایۆلۆژی مرۆڤ 46 کرۆمۆسۆمی هەیە لەوە کەمتر و زیاتر بێت بە نەخۆشی ئەو بالۆجی ئێمە پێمانەڵێن معریفەی زانستی بۆ لەبەر ئەوەی ڕوانگەی جیاوازمان هەیە ئێستا کەسێک ئەبینین لە ئیسلام خۆتان ئەزانن چەند مەزهب و چەند ڕای جیاواز هەیە بۆ لەبەرەوەی علم نییە علمی یعنی علمی پیور پێڵێن علمی تطبیقی نییە علمی ئینسانیە بەڵگەیەوەکە علمێکی زۆر چاکەیە بەڵگەیەوەکە وشک نییە وشک ئەگەڕیتەوە کۆمەڵایەتیە من ئەوە شتێکی لە سلبی نییە کڕۆکی ئەوە شتێکی قسەکەی ئیجابیە لە کڕۆکی قسەکەی تێبگە مەبەستەوەیە لەبەرەوەی عفومکە علمی کۆمەڵایەتی بۆی کەەوە نیە هەڵەیەک دروست بالضبط. نەبێت علمی کۆمەڵایەتی بابەتێک نییە بڵێم ئەمە دوو وەرەقەیە ئەکاتە دوو وەرەقە مەسەلەن ئەمە یعنی زانست نییە لەبەرەوە مەجای جوڵەی تایە مەتاقیەتی بۆ لەبەر ئەوەی هەر یەکێکمان لە زاویەکەوە ئێستا من لە گۆشەی خۆمەوە لە ستۆدیۆکە ئەبینم تۆ گۆشەیەکی دیکە ئەگەر بێت و هەر خۆت بچیتە سەر ئەم مێزە گۆشەیەکی ترێ بینی هەر مرۆڤێک گۆشەنیگای خۆی هەیە ئێستا بۆ نمونە من وتم من یاسامان هەیە کەس نەیوتۆ یاسامان ڕاوەستە ئێستا با قسەکەم تەواوکەم من وتم من وەکو ئەڤین وەکو شخصی ئەڤین دژی فرەژنیم هەروەها تەکمیلەم کرد وتم هیچم پێ ناکرێ ئەوەی ڕاگرم جگە لە ژیانی خۆم بە تەنیا شخصی خۆم یعنی کوڕەکەشم ناتوانم تەطبیقی کەم لەسەری تەنیا لەسەر خۆم ئەتوانم تەطبیقی کەم تەنیا لەسەر خۆم ئەتوانم تەطبیقی کەم هاوسەرکردنی سەر عینیشتە ئەتێت بۆ ئەوەی جیاوازیەکەی نێوان ڕوانگەی من و ڕوانگەی ئێوە ڕوونتر بێ من کە باسی کۆمەڵناسیەکەم باسی کۆمەڵگەیەکەکەم مەسیحی تایە مسلمانی تایە ئێزدی تایە هەموو دینەکانی تایە هەر یەکێک لەمانە شەرعی جیاوازی هەیە بەعزێ لە دینەکان هەیە فرەژنی قەدەغەیە لە ناوی من پێی بڵێم تۆ ئەگەر باوەڕ بە فرەژنی بکەی تەسیر لە ئیمانت ئەکا من وەختێ هاوسەرەکەم مرد زۆر مناڵ بووم بەتەمەن زۆر مناڵ بووم کە سوکارم و مجتەمع و دەور و پشتم داوایان لێمە کرد تەشجیعیان نەکردم زەواج بکەمەوە دووبارە من ڕازی نەبووم بیکەم ئەو کەسانەی کە زەواج ئەکەنەوە من بۆ زەواجم نەکرد ئەوانە بۆ زەواج ئەکەنەوە ئەڵێ وەڵڵا پێویستم بە پیاوێکە ژیانم لەگەڵ تەمین بکە ئاگای لە مناڵەکانم بێ یارمەتیم بدا ڕێعاەم بکە لەگەڵم بێ باشترە لەوەی بچم لەم لاولەولا ئیشی خراپ بکەم بۆ ئەوەی بۆ لەبەرەوەی ئەو ژنانە ناتوانن ئیش بکەن و پارە دەرکەن و خۆیان کەسایەتیان بەقووەت بێ و خۆیانین بکەن تەنها پارە نییە بێتاویستی فسیۆلۆجی هەموو مرۆڤێکە هەموو نێرێک ماسێکان شتێکی فسیۆلۆجیە یعنی نێر نییە پێسی بمێنەوی مێژ نییە پێسی بەنێر نەبێ شتێکی زۆر طبیعی سنەتیبیتیانە شتێکی فطریە فطری هەموو مرۆڤەکانە بۆ شێوازە ئەوەمان وتو ئەوە ئەزانم بەڵام قیوامە پارەیە قینا ئێستا قیامەکە کێشەیەک نیە ئێستا ئەوە دیکە زۆربەی هەرە زۆری بێوە لە بنی هەمانەکە چی کێشە ئەوەندی ئێستا ڕێت دیسانەوە کێشەکە ئازانم ئەچێتەوە دیوە سێکسەکە دە پارە نەبێت تۆڵی پارە نییە ئەوە کاکە ڕعایەت تەنها سکس نییە بە قوربان کاتێکە کەسێک هەبوو ئاگای لێت بێ دەوجیهات بکە ئاراستت بکە چی ئەەکەی چی ناکەی چی باشە چی باش نییە یارمەتیت بە لە هەر جێژێن لەگەڵ تابێ ئەگەر هاتو بێسەوە پارەشت بات باشە ئەم پیاوەی لە بریۆی مسیارکە من پرسیارەکەم چکە و پرسیارانم باتەوە ئەم پیاوی لە بریۆی کە مسیارکە بۆ ناچێت کچێ بک بە ڕەفی لە بەروی کە یاسایەکیان دەرکردووە ناتوانانی کەوا بە شێوەیەکی حەڵالی هاوسەرگیری بکە ئەوش ناوێ حرام بکە مەجبورەوە بکە وەنی ماستەگەن چی ئافرەت هەوەیە حقیقەتەکەی بالفعل بۆیە ئێوێ مسیار حەڵال بکرێ لە بەرەوەی فرەژنی حرام کراوە قەدەغە کراوە چۆنی بە قەدەغە بکرێ یعنی شتێکە کە خوا دایناوە چۆنی بە قەدەغە تێنەگەیشتیت لێی ئەڵێ بۆیە مسیار بەدیلی فرەژنیە طبعا
جقي تشيك يعني عيبه هذا ايش اللي او موضوعات وكبت تعقيدي كي تناشيني اسانه مش من ميان روم الم بينا ميان رو ني ما مستك انت كم ميان رو راستي بجسبين يقطع ما في مروف إذا حاليا افرد مروفني انسانيه ونيا تقول ما في مروف باسي كباسي يجي مكان او مروف بويني خوي بريالي يعني خوي با لكاتك عقلي كامل بهجدي تاوكر بيه ورقاتك كمخالفه شرعي شنو بوينيه بوي هي اصلا تو ريلي ريلي ما في مروف بقري تو بيشيلي ما في باش تو من باور راس كموتو من متهمك ابوي كميان روني من لبميا من هر حفتي برنامج لسر بابتك كم لبرو لبيني همو بابتك انا اخر ما في مروفي كي تربيش لك يا عزيز لا انا ما افتك عزيزم توجنتها لا هدبو استا من 58 ساله بتو بلام كتوجنتها بتو بلام ورا من مصرفتك كمو زواجك مسياره كينو جنكي ترت ما في بيشيل نابه مو بيشيل بهنا بيشيل كتي ما استجن ليه بيشيل نابه ما كسبو كسي اغوري كسبو كسي كي هي ناطي افرتيش بريو بري هو شيء ما شاء افرت بريو بري طبعا سكس او دوشتي بارو كين اي بارو سكسي برو بابك ايوه نواني ما لا بزاي جن بابك خوي تنها سكس نيه تنها بارجنيا بس هموي بيكو بابلين بيك هاتيك او تو كسر ريكو قربان جان يك دقيق سمبوك كوي تركات من جان رێزانە دەکەم و دەستخۆشی لە زەنەوە قوربانێ وەکو من تێگەیشتوم لەو هاوسەرگیریە من خۆم ناوی دەنێم هاوسەرگیریەکی کاتی ئەنی وەکو شخصی خۆم ئەگە ڕێزم بۆ ڕای بەڕێزانە بەڵام من خۆم ناوی دەنێم هاوسەرگیریەکی کاتی من سەرەتا مامۆستا باسی کرد گوتی سێ ڕێی هەیە من لەگەڵ ڕێی سێمم بێدەنگ دەبم لەو بەڵام وەکو خۆم شخصی خۆمیش پێی دەنێم هاوسەرگیری کاتی بۆچی کاتیە لەبەر ئەو هاوسەرگیریەکی تەواو نێکاک دەرن بۆ نمونە ئەنی بە ئاشکرانێ بە نادیارە شتەکە ئەگەر بۆ نمونە تەواو بە لە ڕووی وەلەو ناڵێم چکە من مامۆستای ئاین نیمە بڵێم ڕوو شەرعەوە تەواو تەواو نییە بەڵام ئەگەر تەواویش بە بوو بە ئاشکرا ناکرێ بوو بە کەشفی دەکرێ من ناوی دەنێم هاوسەرگیری حەزب ئارەزومەندانە دەزانم بەڵام بەڕای من بەس بۆ ئارەزومەندانە ینی بۆ خۆشی ینی من ناوی دەنێم هاوسەرگیری کاتی بە شخصی خۆم بۆچی کاتی مامۆستاگەن بۆ کاتی لە آخر مامۆستا بۆ کەشف نییە ینی بۆ شتێک ئاشکرا نییە بس باڕون گەزنێکی باوەگیان لە هاوسەرگیری ترا احتیمال شەڕە بێ کێشە ئەبێ کەزێ ئەسڵ ئەمە هەر کێشەیتیانە ئەسڵ ئەم هاوسەرگیری لە هەموو هاوسەرگیری زۆر بەریەک ناکەون گرنگ نییە تحصیل حاصلەکەی لە هەموو هاوسەرگیریەکە تەمەنی درێژترە لەبەر کە کۆنتاکتیان زۆر بالفعل لەبەر کە کێشیان زۆر یعنی ڕویان لە یەکسپی نابێتەوە ڕقیان لە یەک نابێتەوە چکو دائیمە بە ئاوات یەکترەوەن باشە مامۆستا ئەویان پرسیارێک لێ دەکەم باشە شەرع چاژنی حلال کردووەنە چاژن حەلالە باشە بۆ نمونێستا بۆ من خێزانێکم هەیە بۆ بچم هاوسەرگیری میسا بکەم بۆ نایکەم ژنی دووەم بینم مەسەڵەن ئەگەر حەزم باش شێغاریانی لە مسیاریشە باشە بابەتی شتری لە مسیاریشە فرەشنی هەیە ینی چەند مسیارێکە هەبێ هاوسەرگیری سەردەم کە بێرم سەردەم پێی ناڵ مسیار هاوسەرگی هەر بێ بەزی سەردەمیش هاوسەرگی سەردەم تۆ ناو هاوسەرگیری خۆی بڵاو بۆ تۆ بە شێوەیەکی زۆریانی بێ بەسەردەم ئەو جۆرە هاوسەرگیریە وەکو هاوسەرگیری کەیە لە چوار زیاتر جائز نییە يعني چەکە شەرعیە من پێم لە شەرع ناڕاتە دەرەوە مەجلیسی فقهی ئیسلامی عالەمی کە گەورەترین دەسەڵاتی ئیفتایە ئەو ڕێگەی پێتاوە لە ساڵی 2000 باشانی چوار مسیارەتوانی هەوبێ بڵێ هەبرەکە هاوسەرەکەی خۆت بە هاوسەری خۆش حسابە چۆن ینی بە هاوسەرەکەی خۆم وسیانی مسیاریشە ئەتوانیت ئەوە شەرعان دەتوانیت باش دو قسم بۆ دو قسە وەڵی ئەو بابەتە لەبەرەوەی بابەتێکی هەستیارە من پێم وایە بابەتی زەواجی مسیار بە کۆمەڵە زابیتێک ئەکرێ ڕێگەی پێ بدرێ زابیتەکان چەند وەلی ئامادەبی شاهد ئامادەبی تەوسیق بکرێت لە مەحاکم و بابەتی سڕیەت بابەتێک نییە یعنی زۆربەی زانان دەڵێن کەەوە شاهد هەیە خەڵک نییە مەریض نییە خەڵک پێ بزانی مادەم شاهد هەیە تەواوە بەڵام بەو شێوەی ئێستا هەیە من لەگەڵدانی بەڕاستی نیش لەگەڵ دەستەکانی خۆش بێ منیش بە هەمان شێ بۆ شێوە لەگەڵ نیم لەگەڵم کە بە شێوەیەکی مقننی شەرعی بێ شەرعی خۆی شەرعی بە مقنن بێت قانون یعنی سەرپەرشتی بکە یاسای بۆ دەرکە بە شێوەیە کە یاساکە مافی هیچ کەسێکی تیا لە ناو نەجمافی ئافرەتەکەش مەحفوظێ مافەکەکەش باشە ساوەکو جەنابە دۆکو با بڵین لیدەرێکی ڕێبەرێکی ئەم ڕەوتی با بڵین زەواجی مسیار بەم شێوەی کە ئێستا هەیە
لەگەڵی نیت نا طبعا بۆ شێوەی بەربەڵای نابێ بە شێوەتێک بێ ئەبە قانونەکانی ڕێن کۆڵکەکانی تیاابێ مەرجەکانی شتیابێ ینی شروط و ئەرکانی شەرعی تیاابێ دوای ئەوەش احتیادی کە شۆڕەکانی شەرعیتیا بوو مەوتەوسیقیش بکرێ ئێمە ئیستا ئیشەڵی تۆڵی لە ئەخیرا بەس ئەوەیە خەڵک نەیزانی و تاوە خەڵکنا خەڵکەیزانی بای خۆی خەڵکەزان خۆ بەس چەند کەسە ناکەم بەڵامیتری ئەلانێکی علنی ناکرێت ئیعلانی علنی کاکە کە دوو شاهید ئەدنای ئیعلانە دوو شاهید لەگەڵ وەلی ئەمڕەکە ئیدنای ئیعلانە تەواو خەڵاص باش دو قسەم بۆ بکەم مامۆستا من ئەوەنە تێگەیشتم لەم بەرنامەیە ئەو شتەی ناوتان ناوە دیاریدا زەواجی مسیار دیاردەیەکە لە کوردستان نابوونی نییە گروپێک خەڵک هەن ئەیانەوێ ئەو زەواجە بهێننە ناو کللتوری کوردیەوە بۆ ئەوەی حیلەیەکی شەرعی حیلەی شەرعی بکەن بە دەوری ئەو قانونەی کە بەڕواڵەت فرەژنی قەدەغە کردووە بۆچی حیلەی شەرع حیلەیە و شەرع ڕێگە ئێوە خۆتان وتان لەبەر ئەوە داکۆکی لێ ئەکەن و ئەیهێنن لەبەرەوەی هیان وایە فرەژنی قەدەغە کراوە لە کاتێکە فرەژنی قەدەغە نەکراوە لەگەڵ پێشکەوتنی کۆمەلگایە لەگەڵ پێشکەوتنی کۆمەلگایە لەگەڵ ئەوەی کە باری ئابووری ئافرەتەکان لەبارە بێ ئەوە هەر ئەبێت تەحسیل حاصل هەبێ ڕوو بدا حاصل ئەوە 10 ساڵەیەوە باسیەکەن تا ئێستا نەبووە چۆن نەبووە چی نەبووە زواج مسیار نەبووە بە حقیقەتێک نەبووە بە حقیقەتێک خەڵک داوای بکەن باش دەستان خۆش بێ دەستان خۆش بێ باون نەبینەوە لە ئەنجامیۆم بەرنامەیە من بۆ خۆم وەکو بینەرێک تێگەیشتم لەوەی کە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە زانستی کۆمەڵناسیەوە مسیار چییە هەم لە ڕووی ئاینیەوە هەم لە شێخ ئاریانی شەوک و ڕێبەری ئەم ڕەوتە تێگەیشتم لەوەی مەبەست و نیەتی ئەمان چییە بەڵام لە کۆتاییە ڕۆشنبیری تاک سەنگی مەحەکی ئەم ڕووداوانەیە ڕۆشنبیری تاک ئەمانگەینێتە ئەو حەقیقەتەی کە تۆیەک لە چاوی ژنانەوە بە وەکو دەڕندەیەک سیر نەکری بە نسبەت ژیانی ژنێکی ترەوە تۆیەک کە قەرار ئەی لەوەی کە ژیانی خۆت و کەسی کە هەڵیەبژێری بەرەو چه ئەقارێکی بەری ئەوە تۆی واکەیت ژنێک وا لێ بکەیت نەتوانێت بەرگریت لێ بکە و ئەوە تۆی واکەی کە ژنێک بتوانێت بەرگریت لێ بکە هیوادارم شتێک حاڵی بوو بێتن من بۆ خۆم حاڵی بووم و تێگەیشتم هیوادارم تەواوی ئەم دیاردانەی کە ڕوئەن تەواوی ئەم دیاردانەی کە بە شاراوایی وەکو وتم پەیوەندیبان کردووە بە چەند کەسێکەوە کە لەو بازنەی مسیار و جۆرە زەواجانان بەداخەوە ئامادە نەبوون بە تەلەفۆنیش قسەم لەگەڵا بکەن بەڵام یاسا و پەرلەمان بە تەواوەتی ئەو دیوارە پشکێنێت کە هەر خەمی سیاسەتی بێ لە وڵاتە خەمە کۆمەڵایەتیەکان زۆر خراپتر ڕۆژە لە ڕۆژان ئەتەقنەوە ئەگەر فیای نەکەن دوادارم شتێکمان کردێت.